ئەوەت کراوە چ نامەیەکت هەیە بۆ سەرکردانەی کە ئەو ڕۆژە چووی لە سووریا پەیوەندی پێوەکردن و ئەمڕۆ بە بەرچاوی ئەوانە دەردەکرێت. بەڵێ دیارە من وەکوتم لە 14/1973 بوومەتە پێشمەگە لە شۆشی ئەیلولە و بەردەوام بوومە کە شۆشی ئەیلوش هەرەسی هێناوە من لە ئێران بوومە نەگەڕامەتەوە تا سیم شەمەوت کە دووسە بەسەر هەڵدانی شۆرشی نوێ یەکێتی نیشتمانی کوردستان کە لە سووریا لەگەڵ چەند برادێکە ئێمە لێوە ڕۆیشتونە بە ڕێگەی قاچاخە لە ئێران ڕۆشنە بە پێ بە تورکیا هەموو تورکیا برایان بە ڕێگەی قاچاخە تا گەشتن سووریا لێوە پێندومە کە مەقەڕی یەکێتی نیشتمانی کوردستان لەکوێ لە ناحیەی مالیکێ پێشمەرگە بوومە لەو کاتانەوە تاکو ئیساکاتمە ئەو کاتێککە ئێمە لێو بنە کۆمەڵی شێت ملازم سێکەریم شێت حوسێن بابەشێخ کۆمەڵی ملازم حەسەن خۆشناو کە هەمومان لێو بنە کە کاتێک شاتنەوە بۆ کوردستان لە مەفە سەرەتایەکانە پێشمەگە بووینە بەردەوام کە پێشمەگە بووم تا ئیسەوە کووتم ئەتوانم بڵێم نەک بڵێم سەعاتێکیان ڕۆژی دابڕایبێتم ڕەنگە ئێمانی ئیجازە میشەکرد بێت و هیچ وڵاتێکی دەرەوە میشە بڵێت بنگچێ دوورە کۆت پێم لە شۆش و بڵێ دابڕایبێتم بۆ ئێستا بەرچاوی ئەو سەرکردانەوە ژیانی تۆ ئەوەندە گرنگ نییە کە پاسەوانەکان لێ بسەنەوە لە کاتی داوکو ئەو هاوڕێیانە باسییان کرد کە خەڵکانی دەناسن کە ڕەنگە مستەشار بوون هێشتا پاسەوانیان هەیە ماڵێ جا دیارە ئەوەی کە ئیساکە گەیشتە ئەو مەرحەلەیە کە شۆش گەشتە ئەم وەزە کەسەوە 18 ساڵ ئێمە حکومەتین یعنی 18 ساڵ ئەو پێشمەگانەی کە شۆشیان دروست کرد لە ئەلفبێ شۆشەوە تیابوونە تاکو ئیساکە لە هەموو ناخۆشەکان تیابوونە ئیسە بگاتە قەناعەتێک سەرکردایەتی یەکێتی حکوومەتی هەرێمی کوردستان کە بێوێ موچەی حمایەکانی ئێمە ببرن کە ئەو حمایانە و خەڵکانە کە کات خۆی ئێمە خەڵغان بۆ سەرکردایەتی مەکتەبی سیاسی و شخصی مامجەلالیش کە ئێمە خەڵغان لە پشتیانە بووین واجبمان نەکرد حرەسیات ماگە لە هەموو ناخۆشەکانە لە هەموو شەڕەکانی شەڕ سەختەکانە کە گەیشتندا و قەناعەتی ئەویان کرد دیارە من قەناعەتم وایە ئەمە یعنی کە ئەمە توانم بڵێم هیچ تەئسیرێ لە من وەکو شخصی خۆم ناکە و ئەو حمایانەیشە تەئسیرەتان بەڵام ئەمە ڕنگدانەوەیەکە بەڕاستەکەی بۆ ئەوان کە بۆ دوێنێ ئێمە شۆڕشمان دروست کردو کە ئێسەوان بکەنە ئەو قەناعەتەی ئەم ناعەداڵەتیە ئەم ناحەقیە بەرامبەر بۆ بکەنە کە مەبەستێکی بێ ئەگەر مەبەستیانەوە بێتە ئێمە نەمێنەوە لەبەر ئەوەی بۆ هەندێک مێژوو هەیە لە ناخمانەیە کە دووبارەی نەکەن و سێبارەی نەکەن و لە جێردە و لە ڕۆژنامەکانە باسی نەکەین لە ناوما بدەن و کە خەڵک دەستمان هینمالێ بکاتە ئەو شەوازدان پڕێنێ هەر مشکلێنە وەکو کاکاوتتی ئەوە ڕێگەی قانون هەیە هەموو دنیا و خەڵک زۆر هێشاتی ما بۆ بدا کە ئێمە پێشمەگە بووینەوە کە ئیساکە حیماکەمان بستن و بیانەوە مەسەل لە ناوما بدەیان و ئەمریکمان لێ بکەن وابزانم کە چۆن پێشمە چاو نەترسا بوونە ئیسەش دەگە بە تاکە نەفەش بسترن ناترن هەچی حمایەکانمان ئەو خەڵکانان کە بە شێوەیە پەروەردەبوون هەموو کەس و کاری شێدونفان قەت بنگسێ بە جێمانایە لە کاک سەلاح ئێستا پاسەوانەکانی ئێوە دوای ئەوەی کە موچیان دەبڕن بە چیە ژین؟ بە چیە ژین؟ ئەگەر بگاتە سەر ژیانە ئەوانە ئێمە ڕەنبێ ئەو پارەی کە هەمانە و معاشەی هەمانە مابێتمان خەڵکی کەش یارمەتیمان بە ئێمە وەکو برابەیەکە واژین بۆ خۆیان قەناعەتیان وایە تا سەر لەگەڵمانە بمێنەوە. بەڵێ ئەنی پاسەوانەکانتان ئامادە نەبوون ئەو بڕیارەی حکوومەت و ئەو بڕیارەی سەرکردایەتی یەکێتی قبول بکەن کە ئێوە بەجێ بیان و بگەڕێنەوە وەزارەتی ناوخۆ؟ کاگاوات ئێوە وەکو ئەوی کە باست کرد دوایین هەڵوێستی خۆتان پیشاندا بەڵام من پرسیارێکی ئەوان ئاراستی تۆ دەکەم کە ئەوان پێیان وایە بە پێی پێڕەوی ناو خۆ مامەڵە لەگەڵ کادرانی شێتی دەکەن ئایا تۆ لە بەرامبەر ئەو قسە ئەڵێ چی؟ ئەوە ئەگەر باز لە پەیڕۆ بکرێ ئەبێ بە پێی پەیڕۆ جارێ سوالێ بکەین عەجەبە ئەم سەرکردایەتیە شەرعەتی ماوە بە پێی پەیڕۆ ئەبێ 2 ساڵ جارێک مؤتەمەر بکرێت ئەوە 8 ساڵیش مؤتەمەر نەکراوە ئەم سەرکردایەتیە خۆی شەرعەتی نەماوە یعنی ئەم قەراراتانی کە ئیکە هەموو خلافی پەیڕەوی ناوخۆیە پەیڕەوی ناوخۆ یعنی دەستوری حیزب ئەو کە لە دەستوری حیزب لایەوە خۆی شەرعەتەکەی نەماوە لەبەرەوە حەقی جێبەجێکردنی بڕیارەکانی نییە ئەمە نقطەیەکە نقطەیەکی تر بە پێی پەیڕەوی ناوخۆ ڕێگەی نایە بودجەی کوردستان وا لێ بکرێ بۆی کن پەیڕەوی ناوخۆ ڕێگەی نایە ئەو هەموو نەعەدالەتێ بکرێ نەعەدالەتی لە هەموو شتێکا کرێ ئێستا کەم ئەندامە نەعەدالەتی بەرامبەرەکرێ بە ئەوەی واستەی هەبێ دەرەجەی یعنی تۆ پێت وایە ئەگەر ڕوخسەتم بێ یعنی پەیڕەوی ناوخۆ ڕێگەی نایەوە تارق ڕەمەزانە چێ ئەبەی تارێکەکەی هین بەرڵاکەی پەیڕەوی ناخۆش نەیە پەیڕەوی ناخۆ ڕێگەی نایەوە تا یاسی ڕەمەزان لە دوکان میوان ناری بکرێ پەیڕەوی ناخۆ ڕێگەی نایەوە فیق سامەڕایی لە بەغا قەسر و حیمایی بۆ دابدرێ یعنی پەیڕەوی ناخۆ زۆر شتی کەس پەیڕەوی ناخۆ ڕێگەی پێناوە ئەوە کراویشە ئەم سەرکردایەتیە مشکلەکە ئەوەیە ئەوەی کە ئیلتیزامی پەیڕەوە
يعني ئەو پەیڕەوە بە ناشەرعیەکەی خۆیەوە لەو وەختەشا کە شەرعی بووە لە 2 ساڵی عمری سەرکردایەتی چتیا کە شەرعی بووە ئیلتیزامی پەیڕەوە نەکردو عجبا کەی لە ئێستا ئەم پەیڕەوە والتا پەیڕەویش وەکو هەموو ئەو یاسانەی کە لەم وڵاتەدا هەن تەنها ئەو کەسانە دەگرێتەوە کە تەسحێن وەکە کە هەژارن و ئیتر پەیڕەویش وەکو یاساکانی تر ناچێت بڵین لێکۆڵینەوە لەو کەسانە بکات کە دەسەڵاتدارن. ئەتوانە ینی بە دڵنیایی ئەتوانم ئەو پێ بڵم پێجارە پێڕەوی ناوخۆ لەو ڕۆژەوە کە ئیمزای لەسەر کراوە لە ساڵی لە یەکەم مؤتەمەری چێتەوە لە 92 لە چەکمەجەیە کاڵگیراوە تا ئێستا سیر نەکراوە لەبەرەوەی هیچ بەندێکی نییە پێڕی بەکار هاتبێت. مۆزوعی پێڕەوی ناوخۆ حجەیەکی بێمانای بێکەڵکە کە کەسی پێ هەڵناخەڵەت لەم زەمانەیە چونکە ئەگە پەیڕەوی ناوخۆ بووە ئەوە حیزبی مؤسساتە بووە عجبای چێتی حیزبی مؤسساتە نەخێ ئەگە پەیڕەوی ناوخۆ بووە لە هیچ فەقەرەیەکە باسیەوەی نەکردووە پەیڕەوی ناوخۆ سەرکردایەتی یەکێتی یا سەرکردایەتی سیاسی کورد مافی ئەوەی هەیە یەک لە سەرسی خاکی کورد هەوێ قەومێکی لێ وەرگێتەوە بیخاتە جێژاوی مادەی سەڵچلەوە بیخاتە ڕاپرسیەوە لە پەیڕەوی ناوخۆ مافی نایەوە بە هیچ سەرکردایەتیەک خاکی کوردستان بخاتە ڕاپرسیەوە چۆن کردیان پەیڕەوی ناوخۆ عەجەبا ڕێگەی بە مامونە عەدالەتیەوە پەیڕەوی ناوخۆ ڕێگەی یاوە لە حەفەی بودجەی عێراقیە بۆ کوردستان لە 2003 و 2004 تا ئێستا چیلات پەیڕەوی ناوخۆ نەیکردووە پەیڕەوی ناوخۆ ڕێگەی یاوە سەرکردایەتی قەرار بە مەعاشی خەڵک ببرن نەخێر ڕێگەی نایەوە سەرکردایەتی قەراری سەرکردایەتی پەیڕەوی ناوخۆ ڕێگەی یاوە سەرکردایەتی خۆی یا شخصی مام جەلال وەکو حکمی مطلق لەم وڵاتەیە تەسەڕف کە و ئەو کە قەراریە موچەی حمایەکانی من ببرێ بیبڕێ لە پلە بەرزکاتەوە بەرزکاتەوە داگرێت کەس هیچ کەسێک ئەم سەراحەتی ناوە بە مام جەلال و پەیڕەوی ناوخۆش سەراحەتەکەی ناوەتێ و ممارەسەشیەکە و سوالکردنیش نیە نە پەرلەمان توانێت سوالی لێ بکە نە مؤتەمەری حیزب توانێت سوالی لێ بکە نە مەکتەبی سیاسی توانێت سوالی بکە ئەم شەرعەتە لەکوێ هاتوو لە پەیڕەوە نووسراوە نەخردن. کاک سەلاح ئەگەر بێمە لای جەنابەت دوای ئەو ماوە زۆرەی کە ئێستا ئەو پاسەوانەکانتان لێ سەنرایەوە بەو خەباتێکی کردوتان هاتوونەتە ئەمڕۆ گەشتبینی ئێوە بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە هاوڵاتیان لە چ ئاستێکدایە و تا چەند لەو بڕوایدان کە هێشتا بوارێک باوە بۆ ئەوی کە هاوڵاتیان بتوانن بەوەفا بن بەرامبەر ئەو سەرکردانێکی ئەمڕۆیان دروست کردووە. وڵاهی لە ڕاستیە پاشەوەی ئەوەی ئەلان بوو کە معاشی ئەو حیمایانیان بڕی ڕەنگە کولیەکێ لەو برادرانە دەیان تەلەفۆنی بۆ کرابێ دەستخۆشی لێکراوە پشتیوانی خەڵکێکی زۆرمانەیە کە ئاڵێن ئەگەر حکوومەتیش موسەکانتان بڕێ ئێمە موسەکانتان بۆ دابی نەکەین و خەڵک خۆی با حەکەم بێ لەسەر ئەو وەزعەکە ئەوان ئەو نەعەدالەتیەکەن بەڵام لەناو خەڵکان ڕنگدانەوەی زۆر خراپی بێت لەسەر مستەقبەلی سیاسیان. بەڵێ مام ڕۆستەم تۆ بەو شەهیدانەی کە باست کرد بەو هاوڕێ و هاوسەنگەرانەی کە لە ساڵانی هەفتاوە لەگەڵیانە هێناوتە تاواکو ئەمڕۆ پەیامت چییە بۆ هاوڕێیانت کە دەبینیت ژمارەیەکان پاسەوانی خۆتن موچەکەیان دەبڕێت ژمارەیەکان دایکی شەهیدان کە شەهیدەکانیان هاوسەنگەری تۆ بوون دەتەنیش تۆ شەهید بوون ئەمڕۆ موچەکەیان دەبڕدرێت تۆ پەیامت چییە بۆ ئەوان و لێرەوە دەتەوێت چۆن تعبیر لەو خەباتی خۆت بکەیت کە لە ماوەی ئەو 30 ساڵەیە کردوتە؟ وڵا ئێمە پەیاممان ئەوەیە لەگەڵ هەڵوێستی ڕاستەقینە بن کە سوکاری شەهید و کە سوکاری ئەنفال و کەم ئەندام و کە سوکاری کیمیابارانەکانمان ئێمە ئەوەی کە دەستمان داوەتی لەسەر موقفەکەشمان بۆ خەڵکە بە تایبەتی کە سوکاری شەهید و ئەنفال ئەو نەعەدالەتی کە وتم لەسەری هەڵمان داوەتێ ئەو نەعەدالەتیە هەموو چین و توێژەکان ئەگرێت و کە نەعەدالەتیان بەرامبەر بکراوە هەل لە ئاودان نەکردنەوەی داهات هەل لە ئیزندانی تایارەتچیەوە هەل لە هێنانی وەفیق سامەڕایە بۆ مستاشاری ڕئیس جمهور هەل لە دیفاعکردن لە سوڵتان هاشمەوە هەل لە ئێدام نەکردنی عەلی حەسەن مەجیدەوە. ئەی باشە من یەک پرسیارێک لەوانەکەم حەزەکەم خەڵکی جەماوەری گەلەکەمان بزانن ئەڵێ من ئیعدام یەکێک ژنێ بکوژێ یعنی زەلامێک ژنێ بکوژێ ئامادەم ئیعدامی ئەو زەلامە بکەم کە ژنەکەی کوشتووە. ئەی خۆ هەڵەبجە هەر پیاو نەکوژرا بوو ئەو کیمیابارانە بەس پیاوی کوشت بێ هەر ژنەکانیشی کوشت بوو لە سێوسێنان و لە شێغوەسانان و گۆبتەپە و ئەمە هەمووی بەس پیاو کوژرا یا ژن. ئەی ئەنفالەکان کە ڕۆیشت هەمووی هەر زەلام بوو برنیان یا لە سەد ڕەنگە بڵێم شەستی ژن بوو. پەیامی ئێمە بۆ خەڵکی کوردستان ئەوەیە بە چای خۆیان ئەم عەدالەت و نەعەدالەتیە ببینن و ئێمە هەڵوێستەکەمان هەڵوێستی خەڵکە پشتیشمان بە جەماوەر قایمە حرس هەبێ نەبێ هەرچەند حرسەکانمان زۆر لە سەرکردەکانمان بە وەفاترن بەجێمان ناڵن ئەگەر نانڕەقیشیان خوارد بێ و ئێمە سوێنمان بە شەهیدەکان خواردووە دیفاع لەم هەڵوێستا ئەکەین هەتا ئەو دەقەی ئەمان نێژن. بەڵێ کاک عادل تۆ وەکو هاوڵاتیان ئەو کارتە فشارە چیە کە هاوڵاتیان ئەمڕۆ دەتوانن لە بەرامبەر دەرکردنیان لە
فەرمانگە حکومیەکان لە بەرامبەر دەرکردنیان لەو حیزبەی کە چەندین ساڵە خەباتی تێدا دەکەن ئەمڕۆ چ کارتێکی فشاریان پێیەکە بەکاری بێن بۆ ئەوی بتوانن ڕوبەڕووی ئەو بارودۆخە ببنەوە. وڵی دیارە من ئەمەوێ ئەگە ئیجازەم دێ باسی کۆمەڵی شتی تریش بکەم دیارە وەکو وتمان